هەفتەی ئەخیرا زۆر هەڵکشاوە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە تەنها ڕێگا پاپەندبوونە بە ڕێمایەکانی خۆپارێزی ئێستا کە لقاح بەرەبەر ئەگات ئێستا حالیە لقاح هەیە هیوادارم ئەو وڵا هاوڵاتیانە بچن بەرەو پیری ئەو دروستیانەی کە کراونەتەوە لقاحی تایە ئەگەر پابەت نەبین ئەوە وەزعەکەیە ئەگەر سەیری ئامارەکان بکەین لە هەفتەی سیانزە کەوابێ هەفتەی پێشوو تا ئێستا 1953 نەخۆش لە سلێمانی دەستنیشان کراوە بە کۆڕۆنا بە تاقیگە ئامەری کەش هەیە کە دەستنیشانەکەەوە زیاترە 22 کەس دیانە دەستداوە لە ماوەی هەفتەیەکە لە 28 سێ تاکو سێی چوار بەداخەوە 22 کەس دیانە دەستداوە ئەمە بەڕاستی سیگناڵێکە کە ئێمە ئەبێ پابەت بین شتێکی گرنگە بۆ هاوڵاتیان کە توش هەستەکەی تووشی ئەو ڤایرۆسە نەگریسە بین پێویستە بچی بۆ لای دکتۆرەکە بڕیارە تۆ لە ماڵەوە عیلاج بکەیە لە خەستخانە ئەنجاگەر لە ماڵەوەش عیلاج وەرگرت زۆر پێویستە کاسێک ڕێنمایەکانی دکتۆرەکە جێبەجێ بکەی کاتێک نیشانەکانی دەستکەوت لێ دەرکەوت چتە بۆ نەخۆشخانە ئەوەی کە ئامارەکان پیشامانەیە ئەوانەی کە گیانە دەسێن ئەوانە کە زۆر درەنگیان بۆ خەستخانە یعنی ئەوەی کە لە خەستخانە ئەمرێت بەداخەوە یەک دوو ڕۆژ لەوێ بێ و چی بکەن پزیشکەکان و کارمەندەکان بە هەموو هەوڵەکانیان و ناتوانن نەجاتیان بن بۆیە جارێکتر دووپات یەکەمەوە خۆپارێزی زۆر زۆر مهمە بۆنەکان بەشداری نەکەین زۆر گرنگە بە ڕێنمایەکان جێبەجێ بکەنەوە پێماڵێن ئەگەر توش بووی بچین بۆ لای پزیشک ڕێنمایەکانی پزیشکان جێبەجێ بکەین وا نەکەین ئێمە کاهیلاک بین جا بچین بۆ خەستەخانە لقاحش وەرگین ئەگینا ئەم وەزعە بەڕاستی وەکو جارێکی تر ئێمە تا هەفتەی پێنجەم یعنی تاکو ناوەڕاستی مانگی دوو وەزعەکە بەرەو باشیە ڕۆشت یعنی لە هەفتەی پێنجاوە پێتیان بڵێ بکو ئامارەکان 129 حاڵەت دەستنیشان کراوە لە سلێمانیە لە هەفتەی سیانزە 1753 واتە 15 جار زیایی کردووە ئەگەر سەیری کێربەکان بکەن 15 جار زیایی کردووە لە ماوەی 8 هەفتە ئەمە ترسناکە هیوادارم هەمومان هەماهەنگی بکەین هەمومان هاوکاری تیمەکانی تەندروستی بکەین گرنگی ئەم تەندروستی سلێمانی کوردستان بۆ سلێمانی چییە و ڕێکخراوی تەندروستی جیهانی تا چەند هاوکاری هەرێمی کوردستانە بێت بۆ دابینکردنی ڤاکسین ڕێکخراوی تەندروستی جیهانی دەمێکە لە عێراقەوەی ڕاستی بێت لە نەوەکانەوە ئۆفیسی لە محافەزەکانی کردووە سلێمانی و 2003 داخرایەوە لە سلێمانی لە عێراقا هەبوو بەڵام دیسانەوە 2014 دوای قەیرانەکان و هاتنی ئاوارەکان کرایەوە هەماهەنگێکی زۆر باشمان لەگەڵ بەڕابەتی گشتی تەندروستی سلێمانیە هەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە جیهانە زیاتر تعلیمات و معلومات لەگەڵ سەحا ئامار کۆکاتەوە و ڕێنماییە نایەتێ بەڵام لە هەمان کاتیشا کەی پێویست بوو هەندێک لەو گاپانەی کە هەیە پڕێکینەوە و تا ئێستاش ئەوەی کە کرابێت قسووری نەکراوە بەڕاستی لە نسبەی شتومەکی تاقیگەشتی نەخۆشخانەکان دەرمان و ئەمکردنەوەی ئەم ئۆفیسە بە تاکید زۆر دەوری ئەبێت کە ڕۆژانە ئێمە گفتوگۆمان لەگەڵ برادرانی بەڕابردی گشتی تەندروستی سلێمانی هەبێ و بە تاکید نەتایجی باشتریش بێت. بەڵێ سوپاس بۆ ئامادەبوونتان ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی کە ڕای بگەێنین ئێمە لەگەڵ ڕێکخراوی WHOی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە ماوەی ئەم ڕابردوو بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنا و سەرهەڵدانی کۆرۆناوە هاوکاری و هەماهەنگێکی باش لە ڕووی لۆجستی و لە ڕووی زانستیەوە پێشکەش بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و هەموو وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانی کردووە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئۆفیسی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی یەکەینەوە کە ئەمە بۆ ئێمە وەکو هاوکاری و
پاڵپشتێکە بێ لە هەم چی لە ڕابردووە چی لە ئایندەشە کە لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکیەکانی یەکترە بین و ئێمە وەکو هەرێمی کوردستان هەمیشە لەژێر ڕێنمایی و ڕێنمایە زانستی و ڕێنمایە خۆپارێزیەکانی یاخود ئەو ڕێنمایانەی کە لە سەرتاسەری جیهان ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کاتەوە پابند بووین بەم هەموو تعلیماتانەی کە هەبووە و بە خۆشحاڵیەوە ئەوان بە سنگێکی فراوانەوە لە هەر کاتێکە کە پێویستمان پێیان بوو بێ هاوکاری و هەمانجی ئەمەیان کردووە ئێمە بەردەوامە بین لەو هاوکاری و هەمانجیە تا ئەو کاتەی مەسلەی کۆرۆنا کۆتاییە بەڵام کاری ڕێکخراوی تەندروستی جیهانی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەردەوامە بێ بۆ ئایندە بۆ هەر ئەگەرێک بۆ هەر پەتایەک بۆ هەر کارەساتێکی تەندروستی کە ڕوو کاتە جیهان ئێمە وەکو پێشتریش کە هێشتا ئۆفیسەکەیان نات بۆ ناو بەڕێبەراتی تەندروستی سلێمانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە تایبەتی کاکتۆر نەجمەدین هاوکارێکی باشی ئێمە بووە بۆ مەسلەی ڤاکسین کە ئێستا ئەتوانم بڵێم دوو وەجبە هاتووە وەجبەیەکیان هاوکاری بۆ وەجبەیەکیان ئەوەیە کە ئەسترازێنیکایە بە پێی ئەو گرێبەستەی کە وەزارەتی تەندروستی عراقی بەسوێتی لەگەڵ کۆمپانیەکانە بەشێکمان بەدەست گەیشتووە بەڵام ئەو بەشە ئەتوانم بڵێم تەنها بەشی کارمەندانی یاخود ناوەندە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بەشێک لە هاوڵاتیان سوودمەند بوون لە پێدانی ڤاکسینەکە چاوەڕێی قۆناغی دووەمی هاتنی ڤاکسینی ئەسترازینیکا و پیڤایزەری ئەمریکیەکەین کە ئومێدەوارین لەم نزیکانە بگات و ئومێدەوارین ئێمە هاوڵاتیان بەبێ دڵە ڕاوچێ بەبێ ئەوەی دوودڵ بن لە مەسلەی وەرگرتنی ڤاکسین بەرەو سنتەرەکانی پێدانی ڤاکسین هیچ نەبێت جارێ خۆیان تۆمار بکەن یاخود لە ڕێی ئەو فۆرمەی ئۆنلاین لە وەزارەتی تەندروستی عراقیەوە کە ڕائگەێنرێت بۆ ئایندە ئەتوانن خۆیان ناونووس بکەنەوە تا ڕیجستێر بکەن بۆی بتوانین لە کاتی گەیشتی ڤاکسین هەموو هاوڵاتیان سوودمەند بن بەڵام گرنگترین شت لە مەسلەی کۆرۆنایە کامیشە دووپاتیەکەینەوە کە ڕێکخراوی تەندروستی جیهانیش هاوڕایە لەگەڵ ئێمە مەسلەی خۆپارێزی و تاکپارێزیەکە جێگەی هەموو ئەم چارەسەر و خۆپارێزیانەی ترەگرێتەوە کە پێشتر کراوە یاخود ئەکرێت هەمیشە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بە هەڵسەنگاندنی بە راپۆرتێک ڕاگەیاندووە بۆ سەروی خۆمان و بۆ لیژنەی ئۆپەراسیۆن وەرگرتنی ئیجرائات یاخود گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ مەسلەی کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا لە دەسەڵاتی ئێمەیانە بە جێبەجێکردنی و ڕێکارانە گەڕێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ یاخود لیژنەی ئۆپەراسیۆنی پارێزگاکان بەڵام ئێمە وەکو ئێمە هەمیشە دووپاتی ئەومان کردوتەوە خۆپارێزی لەسەر ئاستی تاک خۆپارێزی ئارەزوومەندانە زۆر لە خۆپارێزی ئەوەی کە ئیجبارەکرێ بەسەر خەڵکە باشترە و جێگەی خۆی زیاترەگرێ لەبەرەوە پێویستە خەڵکی قەناعەت پێبێنی کە مەسلەی خۆپارێزی مەسلەیەکە کە حتمیە ئەبێ بیکات ئەجینا تۆ بتێ بە زۆر شتێ بسەپێنی بەڕاستی ئەمە یعنی من بۆ خۆم قەناعەتم نییە کە بتوانین بەو شێوەیە جێبەجێ بکەین بەڵام هەمیشە ڕێکخراوی تەندروستی جیهانی هاوکارمان بووە بۆی پارێزگای سلێمانی لە زۆر ڕۆ سوودمەند بێت جاری وە بۆ بەڵێ ئێمە ئەتوانین بە شێوەی کۆنتاکتی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمانە هەنێک شت بکەین بۆ سلێمانی و ئەوانی هەماهەنگن هیوادارم بتوانن شتی باشتر و زیاتر بکرێ بۆ پارێزگای سلێمانی سپاس بۆ